ئەو کەسەی ڕۆژانە سەدان هەزار گوناه دەکات. لەوانەیە لات سیر بێت گەر پێت بڵێم کەسانێکن ڕۆژانە سەدان هەزار گوناه دەکەن، ڕەنگە ئەو کەسە تۆ بیت. ئەویش لە ڕێگەی بڵاوکردنەوەی تەنها ڤیدیۆیەک لە سۆشیال میدیا، بە تایبەتیش تیکتۆک، کە بۆ ئەکتیف گۆرانیەک ئەخاتە باگراوەندی ڤیدیۆکەی. بەم شێوەیە گەر سەدان هەزار بینەری هەبێ، ئەوە سەدان هەزار گوناهی بۆ دەنووسرێ. ئەمە جگە لەوەی کە ڤیدیۆکە بۆهتان یان درۆچ تێدا بێ، ئەو کاتە تاوانەکە سەدان هێندە زیاتر دەبێ. ئێستا زانیت تاوان چەندە ئاسانە؟ ئەو کەسەی ڕۆژانە سەدان هەزار گوناه دەکات. لەوانەیە لات سیر بێت گەر پێت بڵێم کەسانێکن ڕۆژانە سەدان هەزار گوناه دەکەن، ڕەنگە ئەو کەسە تۆ بیت. ئەویش لە ڕێگەی بڵاوکردنەوەی تەنها ڤیدیۆیەک لە سۆشیال میدیا، بە تایبەتیش تیکتۆک، کە بۆ ئەکتیف گۆرانیەک ئەخاتە باگراوەندی ڤیدیۆکەی. بەم شێوەیە گەر سەدان هەزار بینەری هەبێ، ئەوە سەدان هەزار گوناهی بۆ دەنووسرێ. ئەمە جگە لەوەی کە ڤیدیۆکە بۆهتان یان درۆچ تێدا بێ، ئەو کاتە تاوانەکە سەدان هێندە زیاتر دەبێ. ئێستا زانیت تاوان چەندە ئاسانە؟